برا تۆ گەر مسلمانەتی دەوێت چیل لە پارتی وێچێتی علمانی تاغوتی ملحید و بێدین و حرام خۆر و گەندەڵ و فاسد و عمیل داوە چیەکەی لەگەڵ ئەمانە کاکە ئیسلامەتی بەخوا قەسەم لەگەڵ ئەمانە ناگونجێ برا بەخوا قەسەم ناشێت تۆ مسلمانێک محەجەبە بیت و لە پارتی بیا لە یەکێتیابی بەخوا قەسەم ناشێت لە دینی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام باوەڕت بە شوێن کەوتنی محەممەد هەبێ عەلەیهی سەڵات وسەلام بشتی مەسعود بەرزانی یا جەلال تاڵەبانی یا تاغوتێکی تر لەوانی پارتی وێچێتی بکەی بەڕابەری خۆت برا بەخوا قەسەم ئەم دوو خەنجەرە لە کالانەکە جیان نابێت خوای گەورەش دوو دڵی بۆ ئینسان دروست نەکردو لە سینەیە یان پارتی دیا مسلمان یان یەکێتی دیا مسلمان یا علمانی دیا مسلمان ناکرێ مسلمانێتێکە تێکەڵ بۆ جۆرەشتانە بکەیت خوای پەروەردگارە فەرمێ بە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ لەئین ئەشرەکتە لەیەحبەطەنە عەمەلوک یخۆ پێغەمبەر شەریک بۆ خوا پەیان ناکە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام شەریکێک بۆ خوا پەیا بکەی هەموو کار و کردەوەکانت بوو چەڵە بنەوە